کانی سلێمانی و هەولێر کۆبووە. لە کنگرێکی ڕۆژنامەوانیشدا وەزیری تەندروستی ڕایگەیان ئامادەکاری تەواویان کردووە کە کۆمەڵگەی کوردی لەم دیاردە ترسناکە دوور بخەنەوە سەبارەت بە کردنەوەی نەخۆشخانەیەکی تایبەت بە ئاڵوودەبووانی ماددە هۆشبەرەکانیش دکتۆر ڕێکەوت ڕایگەیان باهۆی قەیرانی داراییەوەکردنەوەی ئەم نەخۆشخانەیە تاوەکو ئێستا دواکەوتووە. وەکو وەزیری تەندروستی وەکو سەرۆکی لیژنەی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان لە ئایندەیەکی نزیکدا نەخشە ڕێگایەک ئامادە دەکەین چۆن بەرەنگاری ئەم دیاردەیە ببینەوە و چۆن ئێمە کارەکانمان چەتر بکەینەوە چ لە وەزارەتی تەندروستی چ لە کەرتی تایبەت و هەروەها چۆن هەمانگی لەگەڵ ئاسایش و وەزارەتە پەیوەنددارەکان بکەین بە تایبەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ مەسەلەی ناو چاکسازیەکان بە تایبەتی بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری دژی ئەم ماددە بێهۆشبەرانە بۆ تۆکمەکردنی سنوورەکان بۆ دانانی ڕێنمایی پێویست بۆ قورسکردنی هێنانی ئەم ماددانە و بۆ ئەوەی کە ڕێکەوتین لەسەر ئەوەی لیژنەیەکی باڵا دابنین کە نوێنەرانی بە سەرۆکایەتی وەزارەتی تەندروستی و نوێنەرانی ئاسایش بێ بۆی ئەو ماددە هۆشبەرانە هەمووی لە ڕێی ئەوانەوە بێت هەروەها ڕێکەوتین لەسەر ئەوەی کە چەند دەرمانخانەیەک یاخود چەند کۆگایەکی دەرمان ئەو کارە بکەن لە هەر پارێزگایەکە بۆ ئەوەی بە کەمترین شێوە ئەو ماددانە دەست بکەونەوە دەبێت ئەو ماددانە بە پێی ڕەچەتەی پزیشک بێ و پلانی وەزارەتی تەندروستیا بوو کە نەخۆشخانەیەکی تایبەت بە ئالوودەبووان لە هەولێر دروست بکرێ بەڵام بەهۆی قەیرانی دارایی و ڕاوەستاوە پێمان وایە ئێمە نەگەشتوونێتە ئەوەی بڵێ وەڵام مەترسیدارە وەزعەکە بەڵام ئێمە دەبێت خۆمان حازر بکەین دەبێت ئێمە مجتەمەعەکەمان مجتەمەعێکی پاکە مجتەمەعەکەمان مجتەمەعێکە کە ئەتوانم بڵێم ئێمە وەکو مجتەمەعەکانی تر نین بەڵام لەبەر ئەوەی کە ئەم دیاردەیە بۆ بە دیاردەیەکی جیهانی و لە زۆربەی سنوورەکانەوە هاوردە دەکرێت و سنوورەکانیشمان بە زۆر وڵاتەوەیە کە مەترسی ئەومان لەسەرە بۆیە دەبێت ئێمە خۆمان ئامادە بکەین. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان لە